برای دنگی توی هواتیه. شناوند نوچارا دو دنگ گلدن باش که در این هجا ایرو هفده طباقه 2024 شمیه لبرکسل ساعت 11 آمده 12 که در این هجا منوچین ساعت 12 پیشکش بکن دم دم آزادی ری براویه بلیم یکسر برای خوب دن هلوه سال دیجی داگیرکری روشنبیر اکتیویست اکادمیسین و ریخستن سیویل لهم بری داگیرکری لباشوی کردستانی و باکور روشلاتی سوری کو دولت آترک دیگه هدف داخونه که هپار داداین و بانکل جواک ناولتی واده کرد کمک اکتیویست اکادمیسین و نونر ریخستن جواک سیویل داخونه که هپار دان بانکل شانسر ایریشن دولت آترک ایل دیجی هرمین باکور روشلاتی سوری و باشوی کردستان حتی گوتن که دولت ترک لباشور باکور و روشلاتی سوری حتی نوا ترکیه جی ایریشی کردانه که مثل اساس قرکرنا گیلان بسایبتی کرد ارمنی و عربان هاتیا بکرن لباکور سوریه جی اپراسیون کلشکری داگیرکری دمشینه دخوازه گلی خواجه بده کوچ کردن لشناوان جی چته و مالبات انوان بجه بکه مینا کل عفرین سریکانی و گریسپی دی قومه وکی چالاکوانان جی آسایکنا پیوندی ترکیه و برژیم سوری را ام بفکارن ترکیه دخوازه زیرتر باجرین کردان داگیر بکه گل بده کوچ کردن درباره ریشن لسر باشور دیجی واده گوتن دولت ترک به سالانه به حنجت دره و هرمه که بفرا باشوی کردستان داگیر کریه دخوازه وان هرمان به دولت خوره گیره بده ترکیه دوان دمین داوید دست به ایریشه که بفرا آداگیر کریه کریه بده هزاران لشکر و چتین خواه جباکور سوری آنینه و لهرما کردستان بجه کرنه اویک جی به حفظوزی آلین کردستانی و بدنگی حکومت عراق پیکات ام بانگله جواک نولتی و حکومت عراق و پارلمنت عراق دیکن برپسیاری مرووی یاسیه لهمبری سوجه نمرووانی ترکیه کوکرینه برپسیاری بگیرن سرملی خواه و جبور آواستندن ایدیشان جی انبانک لکمکار عرب هندکن دمل دست تدبیرین پیویز بگیرن بله لنخوشخانه که دو که شواد درکت حتی زنیم بریا دمکی کرد لدو که نخوشخانه گشتی شواد درکتیه لزرار و زیان مادی و جانی چبون آننا نای زنین تیمن آکرکوژی برای خودانه جه بویره و حولا کنترول کرنا آگیر داده بله اروپا کردستان 15 طبقه جشن و جنب جوشات پیروز کردن کردستانی لهرما نورماندی یا فرانسا 40 سالیه 15 طبقه بجوش پیروز کردن ده شاهد کردستانیان لپیاما فرمانداری ناوند پاراستانگل مراد کریلان آدربار 15 طبقه ده تماشا کردن بنرمند فرقین آزادتون جای دلیمان و دوریم آزاد جی درکتن سردی که گل برستران هنرمندان گووند گراندن جشن خو پیروز کردن 15 طبقه لپایتخت آوستریا ویانا باجرین وکی گراز و لینزیجی بجوش هاته پیروز کردن هفسروکی جواک آزاد احمد زیرک آخوی گوت فکرین میمار 15 طبقه ریبر ابو گلین جهان رونی دیگه جزابی حتی واشتن جواشین حتی آمتینا جحمو آلین جهان امی خودی لتکوشنا پکیکی و برخوادن گریلا در کبن و جخواره میناک بگیرن پیروز با هیکشی لباجری هولری باشو کردستان به پیشنگی منارتی هدفی پیکات دچارکی ده فرماندار محسوم کورکماس اگیت هاته ببیرانین بحثا گرینگیا پنگاوه هاته کرد جشن وجنه لبنار قندیل جی بشاهی کاته پیروز کردن هفسروکا شردری بنار قندیل سروین جلال آخبی دهمان دمیده پیام انجمن گل آبنار قندیل و جوان ولات پریز جد شاهی دهات خواندن گل پاشه کفن کراند آراسته سرک آپودکی و آراسته گریلای آزادی و شهیدانی رگای آزادی و بیدینی نوا. امروز گریلا و شربانانی آزادی بونه تا جدولت کرایو پایرزوانی لهمو بهاو دستگاه ایدی
نتوي اجتماعي كان يكون كلام ناوسكا دكان إيدي قلم بازي بازي أزار وزد وشتاجوان قلم بازي أفرادني ميجون يوم أمروي كشكودانو دا تويشي أزادي بازكي لهم كان دا زيادة الأزادي سركبتنا ونزيكينو وقريبا عفودلت كلبونو جان أزاد بوتا راسك إيدي هرگز ناتوارين بولينيا بكرين شلون وصف كم بزماني ناوي قليلك يابي شلون وصف كم بزماني ناوي قليلك يابي قليل انا يدك حكاك كرد مالي هاي قليل انا يدك حكاك كرد مالي سلمان ناوي كلبون بكيش جهان اشنابي فيدا تمام قليله خواي جوله فدا تمبي سركبتك بدستينم دشمن بلنبر خوب در روجاوای کردستان نویسکار عبدالله شکاکی جی کد 15 تباها 1984 در روجاوای کردستان بو قالا اتمسفرا ویده میکر شکاکی دبیجه چالاکی دنهوا گلد دنگ فدال کردستان جی مینا جشنه بو مگه خواب دنه بیکاچ دبیجه روش پارتیین هنی جی پر ضعیف بو تو پارتی کاریبون جی خاناف جواکی دا چیکن جی تنه بو تنه هر پارتیه کی هنه کی چند کس در دوروان هبون یعنی کارم بیشن حرکتی که کردی همه تنه بو دوی سردمی دا حوالین پیه که در باسین روژاواش بون یعنی جی سال حشتی ویا که در باس بون در باس بون دا دیرک کتنه ناف گل یعنی بی گوری اصولی کون عشیره او مالا زنگینه او یا ناف داره در باسی هر مالا بون او فکری نو جی ملت را خبر دان ملت جی ماتمایی دمان تشتی گود بیستن تشتی نونه تجاری نبیستنه لیهدی گو سالک دو در باس بون تشتی گوجوارا دهاتی گوتن هر تن به پیک دهات بروی باوری گل به حوالان چی بو او مال گو حوال در باسمین باور هات چی کرن حرکت زیده پیش کرد هیوی هبو دماغ تباخی دام او تشتی گو دل ملت خوش بکه و کیف حاشیه کی بده ملت مینا ججنه کی بو راستی جاشکی مثلا ناف ملت چی بو وقتی گو او ایلمات هاتی چی کرن به ایلمی رام داخویانی در کت گوتن جاره یکیم هزه کیمی عسکری فرمی هاتی چی کرن هزه هررکی چی بو هزه رزگاری کردستانی هاتی چی کرن راستی پر ملت به جوش بو وی دمی بیرام من حوال جمال داخویانی بینگا و پانزی تباخی و دامزراندن هرکی جمرانی پر کیف خوش بو من ملت بلاف دکرد راستی ججن بو یعنی ججن کی وها لکردستانی نبویه و اف بینگاو هات آویتن راستی ججن و ملت جوشک چیکر بروی هر سال آهنگ هری مزن شاهی بازدهی تباخی بو ججن هری سرکبه کوای کردستانی به تایبەتی ڕۆژاوا ناوەوی بێ ڕۆژاوا کەسایەتە خۆناس کرد بە ئەنجاما پازدەی تەباخی vê مناسبەتê de em pîroz dikin lê gelê Kurdistanê û jiyana şoreşger tev da em hêvî dikin di pîşiya me de serkeftinê mezin ji bo hereketa Kurdî gelê Kurd bigîne armancê xwe ولی گودارین هجا جارا پنجان دولت آترک بردانا نایف ایشچی پاشخست. نایف ایشچی 28 ایلونا 2010 دما 14 سالی بو لجزیره هاته بنجاب کرن. نهال گرتیگاه خالات تیپاتت گرتن دبیا بو هات بردان. جبر دست بگره و برچیبونه کریه و پوشمانی قبول نکرد. دست اداری و چافدریه دولت آترک یکی طبقه بردانامی جبوسی مان پاشخص دولت 24 سال جزای حبسی دابوی لوی سری دادگاه بلنده و دادگاه جی بریار خرا کرد جزا داخص 16 سالان دما گرتناوی بداوی بویه بلا سبب تیگرتن نایف بریا وره گرتن ده قضا ترافیک ده بریندار بو دلنگی بیه چپه ده پلاتین هیا پاریزه رمیشی دل دیجی تالوکنه انفاز اعتراض بکن
گلستان کلچکوچی دبیجه ام تسلیم زختین و نبن لجنه گشتیا مجلس ترکیه به داخوازا پارتی مخالفتی به روژا و جان آتال پارلمانتری و حتی غصب کرن آورده جویا هفسرکین گشتیین پارتیا و کیوی و دموکراسیا گلاندن پارتی تونجر باکران و طولای حاتم اولاره سروک گشتی جهپ özgür özelci tevrir nuştine bun. Seruki meclis Bekir Boğaz'a peşi mafakafne da parlamentere partiya karkerin tipi Türkiye tipi Ahmet Şık. Ahmet Şık ji kursiya meclisi bertekaha bugotuna hun ji herkesi nejwa binre tibejin terörist. Ji can atalay ji hun tibejin terörist امشبر و گوتن و شاش نمان پیشتا خافتن و آلوزی نابر هات داین پارلمانتر AKP Alpay Özalan erişi Ahmet Şıkkır. Serukvekila Dem Parti Gülistan Kılıçkoçi da mahvaz bike ve naberi u şeribi de ravastandın erişi ve jikirin u jibriya xwa brindar bu. Hafsarukên Partiya ve Kevî û Demokrasî a Gelandem Partiya Tuncer Bakırhan û Tülay Hatimoğulları bi daxuyanekî bertek nîşanê êrişa parlamenterên AKP'yî dan. Di daxuyanê de hate gotin parlamenterên zilam ên AKP êrişê parlamenterên meyên jin kiriye û ev yek eşqiyatiye. Di serî de serokvekîlên Koma me du hevalên me li dijî van êrîşan de pajda gavna vejin emel berxwe bidin feraseta erişkar û nehaq em şermezar dikin. Hatezanî hevserokî CHP Özgür Özel şande pere jî çûne serdana serokvekîla Koma HDP bi borînê Koma Dem Partiye Gülistan Kılıçkoçî ali meclisi parlamenterin AKP erişî vekirin. Gülistan Kılıçkoçî jî li lijneya giştiya meclisê got em ji vir dibêjin. Tiştek heye ku hûn pê nizanin. Em şûbdarên Denîzan, Mazlûman, İbrahîman, Hüseynan, Hakîkaran û hemû dînamîkên şûreşgerî û berxwedirên vî welatî ne. Em teslîmî zext û zûrderiya we nebûn û em ê tu carî jî teslîm nebin. بلام شفر برای خوب دن هندستانی لهندستانی راپرینا جنان دوام دکی جنان پانکارتا جن جان آزادی بلند کرن جن هندستان لدیجی تجاوز کرن و قتل کرنا دکتور استاجیر رابون سرخوار بویان لباجر کالکوتا گریدای ایالتا بنگالای هندستانی نه تباغی رو دا پیشتی تجاوز و قتل کنه جن هندستان دا کتن قادن ایری شرمزا کرن لجزانینگی بگیره حتی ترمینال اتوبوسان جن لقادان بون و درشما ام عدالت دخوازن برس کرن روجناموانی کل هرم دخابتن گوتن مبری قط ندیتیه لباجر بشف جن بگرسه که او خاص مزن مشیانه چالکی جوی روژه به دوام دیگه و دروژه هشتان ده جنان پانکارت که مزن لسر جن جان آزادی سیبون هردان و خپیشاندان لباجرین دلهی، هایدرآباد، مومبای و پونه پیکاتن پولیسان لگلک دبرانجی ایریشی چالا گران کرد. برای اسرائیل لغزه کنن فلسطینیان بامبکر بکیمانی 11 کس مرن. ارتش اسرائیل شویدن حرم جودن غزه تواهی شوی بامبکر. آژانس نوچان فلسطین وفا گود بالا فرشر این اسرائیل ایریشی کنن فلسطینیان کرن کوج باجروکا از زاویده یا ناوندا باجر غزه جین خوبونه کر. دویریشه دژی بکیمانی 10 کسان جان خوش دستان هجمار زده کس بریندار بون. بالا فرنجاره کدن مالک لطاقه شهردوان گریدای غزایدا کسک جانا خوش دسته و بریندار بونه نزی هرما حمد یا لباجر هانیونوز جی ارتش اسرائیل گله لکونه فلسطینی جین خوبونه کر گله لوان لکونه فلسطینی جین خوبونه باران دیریشه ده مالک نزی نخوشخانه اروپا که هدف دیریشه ده برینداری چی بون نالیدن لگوری آژانس ناسیونال نیوسیا لبنان جی بالافرین شرعین اسرائیل لوادی کفر آباجر نبتی آباشور لبنانیه آوه یک بومبه کر پرانیوان خلق جسوری 10 کس هاتن گشتن 3 جی بریندار بون ده گوتن که مالبات همو هات نقر کرن
بله لسودان جبر کولر زیدی 300 کس جان خوش دستان درباره روشا لسودان بر پسر خصنه تندرسی الجهان مارگرت هارس آگاهی دا لگوری آگاهی نوی لسودان جبر بلابون کولر 316 کس مرنه 11327 کس جب کولر کتنه دبه هجماره پیکتین کولر جوی زیرتر به لخصنه تندرسی الجهان بریادمه که جبر بلابون نخوشان لسودان هشاری دا بو بله نوچه اما داوی درجی اما دوستی که باره پارو بکن که در این هیجا روز نفسی بشه دویمین آدیروکا خیانتی یا پدکی پار بکر آجانس روز نفسی دوی بشه دیجی جدیده دیروکا دمانیز آهفکاری پدکی بدجمر را اوان آگاهیان داده به ویاوایی جماعتن داوی بلتنا خوب خاطره بدن باش مێژووی خیانەتی پەدەکە لە باکووری کوردستان. پشتیوانیکردنی دەوڵەتی تورک و هاوپەیمانێتیکردنی باوەڕ نەبوونی بە دۆزی کورد، تیرۆر، ئاڵۆزی دروستکردن و دژایەتیکردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد دیارترین ئەو تاوانانن کە دەدرێ نەپاڵ پەدەکە لە باکووری کوردستان. هاوشێوەی بەشەکانی دیکەی کوردستان هەگبەی پەدەکە لە باکووریش پڕە لە خیانەت و خەنجەر لە پشدان لە دۆستایەتی ڕژێمە یەک لە دوای یەکە فاشیزمەکانی دەوڵەتی تورک و دژایەتیکردنی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد لەو بەشەدا. لە کاتێکدا هەموو تاکێکی کورد لە دیدی دەسەڵاتدارانی دەوڵەتی تورکدا تیرۆریستن بە خودی ئەو حەزبانەشی کە هاوکاریان دەکەن. لە ساڵی 1970 بە فەرمانی مەلا مستەفا بارزانی لەلایەن چەکدارەکانیەوە هەریەکە لە سەعید یاڵچی سکرتێری پارتی دیموکراتی کوردستان باکوور و هەریەک لە هاوڕێکانی محەممەد بێگی دکتۆر شڤان حەکۆ و بروسک تیرۆرکران و کەیسەکەشیان دیزە بە دەرخۆ نەکرا. لە کتێبی مێژوویەک لە ئاگردا جەمیل بایک یەکێک لە دامەزێنەرانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە دەیگێڕێتەوە کاتێک پەکەکە دامەزرا چەند گروپێکی کورد لە تورکیا هەبوون بەڵام چەمکی ئەوان میلی گەرایی بوو. ئێمە دەمانویست هەموو جوڵانەوە چەپ و شۆڕژگەڕیەکان لەژێر چەترێکدا کۆ بکەینەوە بۆ ئەوەی ببین بەهێز، بەڵام ئەوان دژی ئێمە دەجوڵانەوە و بە ئێمەیان دەوت کورد نین، لە ناویاندا پەدەکەی تورکیا. هەروەها دەیگەڕێتەوە کاتێک کە لەیان قەرەوە بەرەو وڵات گەڕاونەتەوە سەرەتا و لەبێشەوە بە گروپی بچووک بچووک دەچوونە باکووری کوردستان و دەڵێت لەو کاتەدا سکرتێری پەدەکەی تورکیا بە ناوی سیراج بیلگین پێی وتوین نابێت بێنە کوردستان، ئەگەر بێن ئێمە قاستان دەشکێنین. پەدەکە لە کۆتا ساڵەکانی 1970 تا کودەتای سەربازی فاشیزمی 12 ئەیلول بە هاوکاری ڕژێمی تورک چەند گروپی تەسفیەتچی دژی پەکەکە دروست دەکەن، لەوانە پارتی ڕزگاری خوازانی نەتەوەی کوردستان کوک کە دەستیان هەیە لە تیرۆرکردن و دەستگیرکردنی چەندین کادری پەکەکە و هاوکاریکردنی ڕژێمی تورک. جەمیل بایک لە مێژوویەک لە ئاگردا باس لە کردەوەکانی ڕزگاری خوازانی نەتەوەی کوردستان کوک دەکات و دەڵێت هێرشیان دەکردە سەرێمە و زۆر هەواڵیان شەهید کردین. باسی ئەوەش دەکات کاتێگەمە ویسمان لە کوردستان دەست بەکار و خەبات بکەین کۆمەڵە کێز و گروپی چەپگەر و کورد هاوکاری کوکیان کرد و هەمویان هێرشیان بۆ هێناین و لە دژی ئێمە بەرەیەکیان لە ناو خۆیاندا دروست کرد، لە دژی ئێمە چەکیان هەڵگر. ئێمە تا ئەو کاتە پۆلیسێک سەربازێک سیخوڕێکمان نەکوشتە بوو کەچی ئەوان دەیان هەواڵی ئێمەیان شەهید کردبوو. لەو ساڵانەدا دەوڵەتی شوێندەی ئەوان هەواڵی ئێمەی شەهید نەکردبوو. لە ساڵی 1970 دەستگای سیخوڕی دەوڵەتی تورک میت گروپێکی سیخوڕی بە ناوی ڕێکخراوێکی کوردیەوە دروست کرد، ستێر کاسۆر. ئەندامانی ئەو گروپە بەشێکیان پێشتر ئەندامی پەدەکەی تورکیا بوون کە لە 18 گوڵانی 1970 لە شاری عەنتاب حەقی قەرار یەکێک لە دامەزێنەرانی پەکەکەیان شەهید کرد لەگەڵ چەند ئەندامی دیکەی پەکەکە. تا ئەمڕۆژ پەدەکە لە باکووری کوردستان بە یەک ئاڕاستە کار دەکات، ئەویش دەست خستە ناو دەستی ئەردۆغان و سەرانی دەوڵەتی تورکە بۆ لێدان و دژایەتیکردنی بزوتنەوەی ئازادی خوازی گەلی کورد لە باکووری کوردستان بە پێشەنگایەتی پەکەکە. لە 16 تشرینی دووەمی ساڵی 2013 بۆ پشتگیری ئاکەپە و ئەردۆغان لە هەڵبژارنەکانی تورکیا بارزانی چووە ئامەد، لە کاتێکدا ئەو هەڵبژارنە یەکێک بوو لە چارە نووساسترین ڕووداوەکان بۆ کوردانی باکووری کوردستان و تورکیا. ئاوکات لە باشووری کوردستانەوە نوێنەری یەنەکە و زۆربەی پارتە سیاسیەکان
بچوو بوونە باکووری کوردستان بۆ پشتیوانیکردن لە هەدەپە کەچی بارزانەی دژی هەدەپە و گەلی کورد بانگەشەی بۆ ئەردۆغان دەکرد هەروەها لە هەڵبژاردننی شارەوانیەکانی باکووری کوردستان و تورکیا لە ساڵی 2024 پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی کانوێنەراتی گەلی کورد و کۆمەڵێک پارت و ڕێکخراوی چەپی دەکرد وەگەوەی چاوەڕوانیش دەکات سەرکەوتنی بەدەستێنا و چەندین شارەوانی بەدەستخست لێ جارێکی دیکەش لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا پەدەکە کەوتە بەرەی ئاکەپە مەهەپەوە و بە سەردان و دەستگار ڕاگەیەنەکانیەوە سنگەریان لە گەلی کورد کرد هیچ کاتێک پەدەکە بە فەرمی دانی بە دۆزی ڕەوای گەلی کورد لە باکووری کوردستان نەناوە و ئەمیشە دەوڵەتی تورکیان مافدار کردووە لە سەرکوتکردنی شۆڕژگەڕانی کورد و ئاوکاری ڕاستۆخۆی زۆربەی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بوون هەروەها پەدەکە ڕۆڵێکی گەورەیان گێڕا لەگەڵ دەوڵەتی تورک بۆ ئەوەی پەکەکە بخرێتە لیستی تیرۆرەوە با پروپاگەندە و تۆمەتی ناڕاست دوجار خودی مەسعود بارزانی یەکێک دەبێت لەو سەرکردانەی کە لە هەفتەی 1998 لە ڕێکەوتن نامی واشنگتن واژۆ دەکات لەسەر ئەوەی پەکەکە بخرێتە لیستی تیرۆرەوە و هەر لەوێدا بڕیاری شەڕ دژی پەکەکە دەردەکەن بەردەوامی هەیە.